لە میانی بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیام مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان ئەنجامدانی ساختەکاری لە هەڵبژاردننی 20 ئۆکتۆبەردا دووپات کردەوە و ئاشکرای کرد بایکۆتکردنی پەرلەمان بڕیارێکی دروست بووە. تەواو بەرچاومان ڕۆشن بوو کە ساختەیەکی بێڕەزا کراوە لەو هەڵبژاردنەدا. ساختەکە بە قازانجی دەسەڵات و حکومڕانان و بە قازانجی هەندێک کەس کەوا بەستە و دابەستەی حکومڕانانە لە نێو هەرێمدا و بە زیانی لایەنەکانی دی بە تایبەت کە کۆمەڵی دادگەری لەو نێواندا بە تایبەت بە ئامان ژیرا بوو. لە بەرامبەر خوا دەخۆمان بە ناچار بینی لەبەر خوا دان بە دۆخێک دانێنین کە دەزانین تەزویرە و ساختەیە ئیرادەی خەڵک تەزیف کراوە و لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستانیشدا و ئەو هەڵوێستەمان بەڕاستی بریتێ لە بەرگریکردن لە ئیرادە و ئازادی و دەنجی ڕاستەقینەی خەڵک. ئێمە بە باشمان زانی دەستگەرمی لێ بکەین لە نواندنی و هەڵوێستە و دوایش هەر کەسێکی دیکە ئەوە بێت ئێمە ئامادەین بۆ هەموو جۆرە هەماهەنگی و پێکەوە کارکردنێک بۆ ئەوە کە ڕوبەڕووی ئەو دۆخە ببینەوە کە پێمان دۆخێکی ستەمکارانەیە گەندەڵکارانەیە دۆخێکی لارە و دۆخێکی نائومێدکەرە بۆ خەڵکو جەماوەر. لەبارەی شێوازی ساختەکاریەکەوە سەرۆکی کۆمەڵی دادگەری وتی ئەوان ئەهلی مامەڵە نین بۆیە لە ساختەکاریەکە ئاگادار نەکراونەتەوە. لە ئێمەیان ڕانەبینیەوە بێن سەودا مامەڵەمان لەگەڵا بکەن لە داهاتووشدا کەسانێک هەن قسەیان بۆ من کردووە ئیعلانی دەکەن کێ هاتووە چه دەوڵەتێک هاتووە قسەی لەگەڵ کردوون ئەوەندەمان بۆ فلان کەس داناوە ئەوەندەمان بۆ فلان لایەنە ئەوەندە بۆ فیسار لایەنە تۆش ئەگەر بە قسەمان بکەی ئەوەندە دەدەینێ گە بە قسەشمان نەکەی ئەوەندە دەدەینێ خەڵک قسە دەکا. من ئێستا هیچ ناڵم چونکە ئێمە خۆمان لە نێو بازنەکەدا نەبووین لە نێو بازنی مامەڵە و سەودادا نەبووین بۆچی نەبووین تیان ڕانەبینیوی و بە تەکیدیش ئەگەر ئێمە زانی بامان هەر ئەو کاتە لێ مال هەڵادان ئەمە دیزە بە دەرخۆنەمان لێ دەکرد دەماگوت خەڵکی ئاگادار بن فلان لایەن فلان دەوڵەت هاتوۆتە سەرخەت دەڵێ دەبێ ئاوا بێ ئاوا نەبێ حەقیان لێ هیچ کەس لە جیاتی خەڵکی هەرێمی کوردستان بڕیاردا و دەنگەکانی دابەشکا و کورسەکانی دابەشکا بە خێراخۆی. لەبارەی بایکۆتی پەرلەمانەوە مامۆستا عەلی باپیر وتی لە مەیدانی دیکەدا درێژە بەکار دەدەین و ئەو کورسیانەی بۆمان دیاری کراوە دەکەین بە قوربانی بەرگری لە دەنگە دزراوەکان. ئێمە ئیشمان تەنیا ئەوە نێ لە پەرلەمان بین تەنیا ئەوە نێ لە حکوومەت بین ئێمە ئیشمان لە نێو خەڵکدایە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی بانگەوازەوە لە ڕووی فیکریەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کاری خێرخوازیەوە لە ڕووی پێدانی هۆشیاری سیاسیەوە لە ڕووی بەرگریکردن لە مافخراوان و مەزڵومان لە ڕووی ڕەخنەگرتن لە دەسەڵات هەزار و یەک ئیشمان هەیە. ئیشی ئێمە ئیشی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوا لەسەر بێ. پێغەمبەران هاتوون چی بکەن؟ خەڵک بەخوا پەیوەستکەن و خەڵک تێکەوە بکەنە براوتەبە و خێروبێری ئەم وڵاتە بە یەکسانی بەسەر خەڵکدا دابەشکەن. ئێمە بەرگری دەکەین لە دەنجی خەڵک ئەو سێ کورسیەش بە قوربانی پاراستنی ئازادی خەڵک و ئیرادی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین. ئەم سێ کورسەش بە قوربانی ئەو دەنگە دزراوانە دەکەین کە جارێکی دیکە ڕای خەڵک نەدزرێ دەنجی خەڵک بزر نەکرێ. ئەمە بۆیە ئەم هەڵوێستەمان وەرگرتووە. ئێمە لە ڕاستیدا هەڵوێستێکی یعنی ئینسان باسی خۆشی نەکە بەڵام هەڵوێستێکی زۆر جوامێرە نەمان ناوە هەڵوێستێکی داهێنەرە نەمان ناوە. دوای ئەوەی 2 ساڵ بەسەر وادەکەیدا تێپەڕی هەڵبژاردن لە 20 ئۆکتۆبەردا ئەنجام درا و بەشێکی زۆری هاوڵاتیان بە دڵنیاییەکانی کۆمسیۆن و بە ئومێدی ئەنجامدانی گۆڕانکاری ڕوویان لە سندوقەکانی دەنگدان کرد بەڵام نەیانزانی سندوقەکان پێش وەختە بڕیاریان تێدا دراوە.